سەردانەکەی سوودانی بۆ واشنگتن ئایندەی پەیوەندیەکانی عێراق و ئەمریکا و سەپاندنی سزا لەلایەن ئەمریکا و وڵاتانی ئەوروپا بەسەر ئێران و هەنگاوەکانی داهاتوو. ئەم پرسانە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز دکتۆر غازی فەیساڵ بەڕێوەبەری سەنتەری عێراقی بۆ لێکۆڵینەوەی استراتیژی. دکتۆر سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش. سەردانەکەی سوودانی بۆ واشنگتن دیدار و کۆبوونەوەکانی لەوێ چ گۆڕانکاریەکە کات لە پەیوەندیەکانی داهاتووی واشنگتن و بەغدا؟ زۆر سپاس بۆ ئێوە بەدڵنیاییەوە ئەم سەردانە و قەبارە و جۆری ئەو دیدارانەی کە بەڕێز محەممەد شیع سوودانی و شاندیاوەری لەگەڵ وەزیری بەرگری ئەمریکا و ڕاوێژکاری ئاسایشی نەتەوەی ئەمریکی و شارەزایان و ڕاوێژکاران لە ئیدارەی ئەمریکا ئەنجامیاندا، هەروەها دیداری گرنگی لەگەڵ بەڕێز جۆ بایدن سەرۆکی ئەمریکا و هەروەها بەیاننامەی هاوبەش کە ڕاگەیەندرا جەختی لەسەر گرنگی پەیوەندی استراتیژیەکان لە ئاستی گەشەپێدانی بەردەوام لە نێوان هەردوو لەو چارەسەرکردنی کێشەکانی وزە و کێشەکانی ژینگە و چارەسەرکردنی کێشە و کێشەکانی ڕۆشنبۆری زانست و تەکنەلۆژیا و توانای سەربازی و هێزە چەکدارە عێراقیەکان، هەروەها پاراستنی ڕاوێژکارانی ئەمریکا، ڕاوێژکاری سەربازی لە بواری چاکردنەوە و بەرەو پێشبردننی توانەکان و هەموو ئەوانە وردەکاری زۆر گرنگ بوون کەواتە ئەم بەرەو پێشچوونە کە لەو سەردانە گرنگەدا ئەنجامدرا وای کرد کە پەیوەندیەکانی عێراق و ئەمریکا بچنە قۆناغێکی زۆر بەهێزتر و ئەو هەڵمەتە میدیاییەکان تێپەڕێنن کە گروپە میلیشیا چەکدارەکان و ئێران بانگەشەیان بۆ دەکرد و تێیدا هەندێک جار بەرهەم سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران و چەندین لایەنی دیکەی تێدا تۆمەتبار دەکرد، هەردووەها ئەو گومانانەی ڕەواندەوە کە لەسەر پەیوەندیەکانی عێراق و ئەمریکا داهابوو ئەو گروپانە وایان بانگەشە دەکرد، هەروها ئەوەیان سەلماند کە ناتوانن لەگەڵ لایەنێکی بەهێزی وەک واشنگتن ڕوبەڕووی یەکتر ببنەوە، هەروەها ئەو لە بنەڕەتدا جەخت ئەمریکا جەخت لەسەر ڕێککەوتنی استراتیژی لە ساڵی 2008 لە نێوان واشنگتن و بەغدا دەکاتەوە کە بنەمای سیاسەتی دەرەوەی ئەمریکا و عێراق بەرامبەر بە یەکترە، کەواتە بە گوێرەی ئەو ڕێککەوتنانەی کە بە گوێرەی ئەو لێکتەگەیشتنانە چەندین ڕێککەوتن لەبارەی کۆمپانیاکان بۆ بەرەو پێشبردننی کارتی وزە، هەروە بەرەو پێشبردننی پەیوەندیەکان لەگەڵ هەرێمی کوردستان کە ئەمانە پرسی پێدانی موچە پرسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جەیهانەوە بۆ تورکیا و بەرەو جیهان، هەروە چارەسەرکردنی هەموو کێشە دەستوریەکان مافە دەستوریەکان بۆ هەرێمی کوردستان، دواتریش پەیوەندیەکان لە نێوان هەردوولا کاراتر دەکرێن. بەڵێ دکتۆر پێتان وایە ئەمریکا عێراق وەک هاوبەشێکی جەوهەری خۆی بینێت لە داڕاشتنی سیاسەتی ناوچەی؟ بەدڵنیاییەوە ئەواتە عێراق ئەمڕۆ ژمار 306 ئەمڕۆ 306 حزب لە ناو عێراقدا هەن، دەیان سەدان لایەنی سیاسی هەن، لێرەدا هەندێک لایەنی سیاسی هەن کە باوەڕیان بە فیدرالیەت و دیموکراتیەت و ئازادی و مافەکانی مرۆڤ و گەشەپێدان و پەیوەندی لەگەڵ ئەمریکا
لەگەڵ یەکێتی ئەوروپا هەموو ئەوانە کارای یاریدەدەرن بۆ بەرەو پێشبردی پەیوەندیەکانی عێراق لەگەڵ ڕۆژئاوا ئەمەش دوای شکستەکەی ئێران و لە یەمەن هەروە شکستهێنانی هێرشەکەی سەر ئیسرائیل ئەمڕۆ ئێران باجی ئەو سیاسەتەی جەنگ دەداتەوە کە لە ناوچەکە بڵاوی کردوتەوە و ڕنگدانەوەی هەروەها ڕنگدانەوەی لەسەر ڕێخستنەکانی سەربەتارانی شەیە ئەوە ناتوانن ئێستا هیچ شتێک بکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی سیاسەتی حکوومەتی عێراق و استراتیژیەتی عێراق و استراتیژیەتی هەرێمی کوردستان بەردەوامیدان بە هاوپەیمانێتی لەگەڵ نەتەوەی ویلایەتە یەکگرتووەکان بۆ دەستەبەرکردنی بەرەو پێشچوونەکان ئەمانە هەموویان شکستی ئێران و گروپە چەکدارەکانن. بەڵێ ئەو ڕێکاتنانەی کە کراون میکانیزمی جێبەجێکردنی ڕێکەوتنەکان لەگەڵ واشنتۆن چۆنە بێەوە ئایا پێتان وایە کە ئاستەنگ بۆ سوودانی دروست بکرێ بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنەکان؟ هەڵبەتە لێرە ژمارەیەکی زۆر لە کۆتلەی پەرلەمانی هەن کە گزارشتیان لە خۆشحالی خۆ و گرنگی پێدانی خۆیان هەروەها هەڵوێستی ئەرێنیان بۆ ئەو سەردانەی بەڕێز محەممەد شیع سوودانی لە بواری سیاسی و ئابووری و شەراکەتی ئابووری بەردەوام دەربڕیوە. ئەمە پرسێکی زۆر گرنگە لەم گۆڕانکاریە گەورەیە خاڵێکی دیکە پاڵپشتی ئەمریکا بۆ عێراق بۆ سەقامگیری هەروەها پاڵپشتیکردن لە پەیوەندیە استراتیژیەکان نێوان هەولێر و بەغدا هەروەها پاڵپشتیکردن لە هێزی ئاسایش ئەمانە هەموویان خاڵی ئەرێنین و بەشێکن لە کە هێزەکانی هەرێمی کوردستانیش بەشێک بووە لەو سیستەمی بەرگریکردن و شکستهێنان بە ڕێکخراوی داعش. ئێستا هەمومان زانیمان کە بەدەیان هەزار پێشمەرگە لە ڕیزەکانی پێشەوەی بەرگریکردن و ڕوبەڕووبوونەوەی داعشدا بوون. ئەواتە ئەمڕۆ ئامەش تەنیا فەڕەنسا جەختی لەوە کردوتەوە لە سەرگرنگی خاڵەکانی پێشەوەی بەرگریکردن لە هەرێمی کوردستان و هێزەکانی هەرێمی کوردستان کردوتەوە. لێرەدا کۆدەنگێکی زۆر گەورە هەیە بۆ پاڵپشتیکردن لە هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان وەک هەرێمێکی فدرالی دەستوری لە کوردستان دەناسرێت و هەروەها هەموو لایەک هانی بەرەو پێشبردننی پەیوەندیەکان نێوان هەولێر و بەغداد دەدەن. هەرچەندە ئێمە دەزانین کە عەقلیەتێکی شۆڤێنی لێرە هەیە لە عێراق هەیە و هەوڵ دەدات فشارەکانی زیاد بکات بۆ ئەوەی ئەو پەیوەندیانە بەرەو تێکچوون ببات و دەیانەوێت دەنگی خۆیان بەسەر دەستور دەزاڵ بکەن، دەستور لەبار ببن. بەڵام من دڵنیام هەموو لایەکیش دڵنیا دەکەمەوە کە ئەم هەوڵانە هەموویان شکست دەهێنن. باسان لە ئاڵۆزەکانی ئەم دوایە کرد بە تایبەت بەریەککەوتنی ئیسرائیل و ئێران لە دوای هێرشی ئێران بۆ سەر ئیسرائیل ئەمریکا و وڵاتانی ئەوروپا کۆمەڵێک سزایان بە سەر ئێراندا سەپاند. پێتان وایە هەنگاوەکانی داهاتوو چییە بن؟ ئەو گرێباستانە زۆر گرنگن کە بەسەر ئەو هەموو سزانە زۆر گرنگن کە بەسەر سوپای پاسداران و بەسەر سیستەمی موشەکی و بەسەر کاگەکانی دروستکردن و سیستەمی دروستکردنی چەکی قەدەغەکرا و هەروەها بازاڕی بە قاچاقبردنی درا و هەروەها ئەو سزانە زۆر گرنگن بۆ سەر بەرەو پێشچوونی چەکی نایاسایی لەلایەن ئێرانەوە، هەروەها بۆ بەرەو پێشبردننی بۆ ڕێگریکردن لە بەرەو پێشبردننی درۆنەکان، هەروەها کۆت و بەندخستنە بەردەم پیشەسازی سەربازی چەکی مەترسیداری ئێران. ئەمە وای کردووە کە بەکارهێنانی ئەو چەکانە و ئەو موشەکانە و ئەو کرۆزانە و ئەو درۆنانە
کە ئێران بەرەو ئیسرائیل ڕەوانەی کرد زیاتر لە 300 درۆن و موشک بوون ئەوانە شکستی خۆیان سەلماند هەروەها بەشێکیان لە عێراق لە سووریا لە لوبنان لە ئۆردن لە هەموو شوێنێک تێشکێندان هەروەها حکوومەتی ئەمریکا لە ڕوبەڕووبوونەوەی ئەو موشک و درونانەدا بەشدار بوو بۆیە ئەوان ئەمە شوای کرد کە شکستی ئێنە لەبەر چاوی هەموو جیهان بسەلمێت و نەیتوانێت ئەو استراتیژیەتەی بانگەشەی بۆ دەکاتن ئامانجەکانی بپێکێنێت بە پێچەوانەوە ئەمڕۆ بە پێچەوانەوە ئیسرائیل زیاتر لە 9 شوێنی لە ناو جەرگەی تاران بردومان کرد ئەمەش هەروەها لە ڕێگەی ئەم بردومانەوە پەیامێکی ڕاستەقینەی بە ئێران و بە هەموو ناوچەکە و جیهاندا کە بەڵێ ئەسفەهان لە ئامانجی موشەکەکانمان و درۆنەکانمان بە دوور نییە و پەیامێک بۆ ئەوەی کە ئیسرائیل دەتوانێت لە هەر ساتێکدا بێت تارانیش بکاتە ئامان. بەڕێز دکتۆر غازی فەیساڵ بەڕێوەبەری سەنتەری عێراقی بۆ لێکۆڵینەوەی استراتیژی لە عەمانەوە لەگەڵماندا بووی. سوپاس.